هاوڵاتیانی ناوچەی هەورامان لە بەرامبەر پەراوێزخستنی ناوچەی هەورامان لە ڕووی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە گربوونەوەیەکیان ئەنجامدا و ڕێگەی مەرزی شۆشمێتەوێڵەیان داخست. ئەنە ئەمڕۆ بێ خۆت حکوومەت بی، خۆت کارەبا بۆ خۆت دابینکەی، خۆت ئاو بۆ خۆت دابینکەی، خۆت نەوت بۆ خۆت دابینکەی. ئیت حکوومەت ئیشی چییانە؟ ئیشی چیە؟ بەس دانیشە زەریبە و ڕسومات و پارەی گومرگەکان و بخرێتە باخەڵ و سپی بکرێتەوە و بنێرە بۆ ئەوروپا. ئێوە خەڵکە چی بکات؟ لە بیری ناوەکانی خۆیانن. کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا و نەبوونی ڕێگەوبانی پێویست و بێبەشبوونی خەڵکی ناوچەکە لە داهاتی مەرزی شۆشمێتەوێڵە کە مەرزێکی بازرگانیە لە نێوان ئێران و هەرێمدا بەشێکی دیکە بوون لە گرفتەکانی خۆپیشاندەران. کارەبا چواریە تۆ پێنج بڕێ، حەوت بڕێ، دە بڕێ، نازانی چ کاتێک کارەبا، هەموو 6 سەعات کارەبا نییە لە بیارە. تێگەی بەم سەرماسۆڵیە بەیانیان نەڵەسی گۆرەی تاکۆ تاک لە پێەکەی کارەبا نییە لە دێکە. حکوومەت هاتووە تەنها 200 لیتر نەوتی بەسەر خەڵکەکەدا دابش کردووە. ئەگە بێت و نەوت بسووتێرە خەڵکەکە بە 5 بەرمیل نەجاتی نابێت. بەخوا ئەوانش کە وەریان گرتووە 170 لیتر دەرچووە، نەک 200یش. لە بەرامبەر وەڵامی پرسیارێکی دەنگی ئەمریکادا بۆچی خەڵکی ناوچەکە لە داهاتی مەرزەکە بێبەش کراون، بەڕێوەبەری ناحی بیارە ڕایگەیاند داهاتی مەرزەکە و دابشکردنی لە دەسەڵاتی ئەواندا نییە. مۆزوعی سوودمەندبوون لە داهات جەنابتان ئەزانن، یعنی ئەوە پەیوەندی بە یاسای ئەنجومەنی مەحافەزەکان و شۆکردنەوەی دەسەڵاتەوە هەیە کەوا ئەبێ ئەم پارەیە دەسەڵات بدرێ بە ئەقزیە و نەواحیەکان بتوانن ئەم پارەیە بەکاربێنرێ لە پرۆژە خزمەتگوزاریەکانی سووریا ناحیەکانە. لە ناوچەی هەورامان بە گشتی 20 مێگاوات کارەبا دەگاتە سنوورەکە. بەڕێوەبەری گشتی کارەبای هەڵەبجەش دەڵێ ئێمە دەتوانین تەنها گرفتی کوژانەوەکەیان بۆ چارەسەر بکەین. لە هەموو هەرێمی کوردستان ئەم کێشەیە هەیە. ئەم کێشەیە پێویستە ئەنجومەنی وەزیران بودجەی تایبەتی بۆ تەرخانکە بۆ زیادکردنی دابینکردنی سوتەمەنی بۆ ئەوەی مێگاواتی بەرهەمهێنان زیاو ببێ. ئەو کاتە ناحیەی بیارەژۆ کۆمو ناحیەکانی تری کوردستان بەرنامەی کارەباکەی زیاترە بێ. دەنگی ئەمریکا بە مەبەستی زانینی داهاتی مانگانە و ساڵانەی مەرزی شۆشمێتەوێڵە کە مەرزێکی بازرگانی سنووردارە پەیوەندی بەلایەنە پەیوەندیدارەکانەوە کرد، بەڵام زانیاریەکانیان پێنەداین. هاوڵاتیانی ناوچەی هەورامان لە ئێستادا ڕێگەی بار هەڵگرەکانی مەرزەکەیان داخستووە تا ئەو کاتێک کە حکوومەت بەدەمیانەوە دەچێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.